هەولێر پایتەختی هەرێمی کوردستانە و تەواوی جومگە سەرەکیەکانی حکوومەت و دەسەڵات لەو شارن. دهۆکیش پارێزگایەکی تری ئەم هەرێمەیە و دانیشتوانی هەردوو شاریش هەمان کێشە و داواکاری سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارەی گەرمیانی هەیە کەچی لە کاتی دەربڕینی نیگەرانی و گردبوونەوەی ناڕەزایی. شەقامەکانی هەولێر و دهۆک بێدەنگن و لە سلێمانی و گەرمیان و هەڵەبجە بە ئاشکرا و بەدەنگی بەرز خەڵکی خۆپیشاندانی ناڕەزایی ڕێک دەخەن و داوای باشترکردنی ژیان و بژێویان دەکەن. خەڵکی ئەو سنوورە لەوە تێگەیشتون کە ئازادی ڕادەربڕین و بوونی پەنتایەکی فراوان بۆ ئەنجامدانی چالاکی مەدەنی و چالاکی لەو سنوورەدا زۆر جار ڕوبەڕووی لێدان و کوشتنیان دەکاتەوە. بۆیە حاڵەتێک دروست بووە و حاڵەتە چەسپاوە لەو سنوورە دەبینی زۆربەی خۆپیشاندان و گردبوونەکان لەم سنوورەکرێت. لە هەولێرە خەڵکی ڕۆشنبیر، خەڵکی ئازادی خواست، خەڵکی ڕۆشنبیری زۆرتیایە، خەڵکی بەتوانێت زۆرتیایە، بەڵام بەداخەوە سەرکوت کراون، دەمکوت کراون، ڕێگە نادرێت بە ئازادانە ڕای خۆیان دەربڕن، داوای مافە سەرەتایەکانی خۆیان بکەن کە خۆی لە قوت و جە و لە موچەی سەرەتایە بینێت. چالاکێکی ڕێکخراوەیش پێی وایە ئەم بابەتە پەیوەستە بە سیاسەتی حیزبەکان و چۆنێتی مامەڵەکردنیان لەگەڵ پرسە دیموکراسیەکان و ڕێگە خۆشکردن بۆ گەیاندنی دەنگی ناڕەزایی لە شەقام. ئەو پێی وایە لە هەولێر و دهۆک ئەم پرسە جیاواز مامەڵەی لەگەڵ دەکرێت لە چاو سلێمانی و گەرمیان و هەڵەبجە. هەر بۆیە دوو وێنەی جیاوازیش لە شەقامی سنووری هەولێر و دهۆک دەبینین لە چاو پارێزگای سلێمانی. هەڵبەتە خەسڵەتی حیزبەکانیش جیاوازە، ئەتوانم بڵێم خەسڵەتی ئەو حیزبانە کە لەوێ پەیڕەوی سیاسەتەکان دیارە بە جۆرێک لە جۆرەکان نەیانتوانیەوە ئەو ئازادیە شۆڕ بکەنەوە بۆ ناو خەڵگیان، ئەو دیموکراسیە لە بەرچاوی خەڵک ڕۆشنکەنەوە کە بتوانن خەڵکەکانی ئێستا بە ئاشکرا داوای مافە مەدەنیەکانی خۆیان بکەن. ئێستا لە هەرێمی کوردستان خەڵکی لە دۆخێکی خراپی یابووریدایە و داوای کۆتاییهێنانی دەکرێت و ئەوان دەیانەوێ بە هەر نرخێک بێت حکوومەت و دەسەڵاتدارانی ئەم هەرێمە ئاریشەکانی خەڵک چارەسەر بکەن و ڕێگەش بدەن شەقام بەکار بهێنن بۆ گەیاندنی نیگەرانەکانیان بە تایبەتی لە هەردوو شاری هەولێر و دهۆک. شاخەوان محەممەد، کورسات نیوز، کەلار.